رنگ جدا، کار جدا، تکنیک جدا ین هجماره کج هنرمندین کو له هنر تشکیلی ده کار دکن لوی دره لحوله را پایتخت هرما کردستان نوا پیشنگه که تی نشاندان عمل گر خربه پیشنگه با آخر من بزار من که ارمان جاوی چیه رخره به پیشنگه بکم هنرمند هجان الحنايا مرزنا اربری هر تشتی سپاس بخیر بید گلک سپاس ارمانج به پیشنگه بکم چیه؟ براستی آرمانج او کو هنرمند دیاسپورا ین لجیهان کم بکن ده همان ده بده هنرمند لحوله و سلیمانیه هنه ده بن یک کرته ده اف جی بین تکل کرن جی به واطهیا حلیانا ما توان ده بن سیبرا یک دولت ده تفیکو ام لتواهی جهانی بن ما بس ساتج تکل کرنه چیه؟ تکل کرنا هنریه یا انجی تکل کرنا دواره جواکی سیاسی؟ جواکیه هنریه از رجا دکم از سیاست نخوازم در باسی وار سیاسی ببم لیبکه هنر و شیوکاری دخوازم هنرمندین دن لحوله ناس بکن دخوازم کارن خواین هنری به جواک نهای کردی بدم نشاندان جبر کو ام لکردستان هنه لبغدا گلک گالری هنه گلک پیشنگه لبغدای هنه زیده تر جور دبکو شما تهولر آنجی اربیل هر بجارتی هولر اربیل جبر کو اربیل گلکی جوانه و گلکی هجاره دوار هنری ده گلک هجاره ام دخوازن جور دست بکن دخوازن دست به تفگرک شیوکاری لور بکن به هفکاری برای ما سفین دزی وی گلک آلیکاری و پشتوانی اما گر جبوه که و ام جه آلی کمپانیان و تن آلیکاری کرن بیروکه اهل بجارتنا هنرمندان چاوبو یعنی اف 14 هنرمند چاوا تهل بجارت بله از هجماره که هنرمندان ناستکم هنرمندین باشن من هنرمند علا بشیر دکتر علا بشیر هنرمنده کی جهاتیه هنرمندین دنجی از ناستکم مینا لعبی فیصل لعبی هنرمنده ده همان دمیده هنرمندین دن ده نواوی آستی ده جی ناستکم بری من اف دیتنه بری ساله که یان 2 سالان لدوبی و لندنه بیروکه اوی که جمن راحت کو وان به تفهف کم بکم جبوی کو بزانین امکار خواه هولره و کردستان پیشکش بکن جبر کو براستی لوی داره لکردستان تتشتکنینه افکار جدانه بله جدانه تتایه که هزری آنجی هنری کوبان بر همو کاران به هفگره بده هیا؟ بیروکه برای هفدیتون و گوتو بشکرنه چید بن نهایا کو به دل من بو وکمیناک اگر تو ببینی منیر حنون برا و منهل برا علا بشیر برا از دخوازم نشان بدم و دخوازم هجمارا هنرمندان کم بکم اگر من پیشانگه آماده کر 3 یا 4 زیدتر نبن جبرکو گلک هفرنگی چه دبا و قربالغ دبا چه درباره تابلوین تاب هر دو تابلوین کو تا دوی پیشنگه ده نشان دن اف یمنه بحثا چت کن اف لسر ازدیانه لسر کچین ازدیانه کو دسترجیا سکسی لسر وان هاتیه کرن ده بن آلا رش آلاین رش اف مجار به آوای ابستراکت من برجسته کریا اف ستایل منه لبریتانیای لأف تابلویا من کشاندی روزانه از دریای دبینم روزانه لپیش دریای رونشتیمه روزانه دریای بهندکم دنگ دریای دبهیزم جبر وی که اوک مجار سرکه من دانیا از لوی دری دجیم توش دریا و خزای حزدکی از عاشق دریای ما جبر وی که تفکار من لسر دریای نه بوهای وان هر دو تابلویان چنده؟ اف اگر لوی داره به 20,000 دلارن لوی داره 10,000 دلارن جبر کو دخوازم بفروشمو پریام بدم سازیه که خیرخوازی یا زاروکان
یک جو هنرمندین جن کد پیشنگاه تکل کرنه لحولیر بشداره هنرمند هدایه کو به دو تابلوین سرخوزای بشداره هنرمند هدا اسعد میوانا منه بخیر هاتیش با هوليري بخیر هاتن تو پیشنگاه چاواد نرخینی و چا بو کت بشداری پیشنگاه تکل کرنه کرد براستي وخوندنك جعالية ما مستمن حجبو من هات شبو كل قل هجماري هنرمندين عراقي ودرفي عراقي باش داربم لفي داري هجماري كسين لدرفة دجين جي كندا وإسبانيا هنا لفي داري لهوليرا خوشتوي ام دوي بيشانگها هنريدا باش داربون بيگومان شارزاين خو پفدكو هرن از بدو تابلويان باش داربو ما لسر خوزايا هفت شرخن لسر خوزايا هفت شرخ بلي هفت شرخ خوزايا هفت شرخ چوا تدي خوزايا هفت شرخ بنرينا هنرمند هدا چيه خوزا هفت شرخ نويا هفت شرخ نوغارية كتشتي نويا وأم كار لسر دكن وكميناك من دي تابلويا خودا كار لسر قرمي داري كريا وبفي آواي جدا من كار لسر كريا هر تابلويا كمن جيادن جدايا الفيدري شويك والفر شويك دنا اللي وكم جار يك مجارن تو تزانی عراق جبر گوهرین کشهواد نالینه تپایا مکتب برکا وان کاران جبو ملت عراقی بو پاراستنا جنگه هيا یانا المحافظة على البيئة أم لا؟ تدزانی که امج جینگه دکارن کارین هنری پیشکش بکن دکاری جوانترین کار بکی و سوده جوار بگری اگر ام بحثا کارین هفت شرخ بکن تف نوگریه تف اوه که هنر و خلق وی دخوازه ام دخوازن فیر بکن ددما کو ام ده هنره هفت شرخ ده کار دکن جبر کو جیانا ما نتنه ده عالیه هنره ده نوگریه لی ده جیانا آسایی ده جی بالحياة الطبيعية پیشنگاه تکلبونه لحولیر بردوام دکای جا یک جنابین کو بشدارن جو هنرمندین کو بشدارن کاک محمد فتاحه کو هنرمند خلق سلیمانیه و دو تابلویان و پیشنگاه ده بشداره کاک محمد سلاف سپاس بو در فتی تو میبانی رو داوی سلام لبرستان گلک سپاس چا بود و پیشنگاه ده تا بشداری کریا پێمان خۆش بوو کە بەشدار بین ئەمڕۆ لەم پێشانگایە پاش ئەوەی کە بانگێش کراین لایەن ڕێکخەرانی ئەم پێشانگە من هێلدە باغ و دکتۆر نایل ئەوە بوو وەکو هونەرمەندانی کورد سێ هونەرمەند بەشدارین هەرێکەی بە دوو تابلۆ ئەوانەی تر هەمویان هونەرمەندانی عراق و عەرەب ئەوانەی کە لە تاراوگە لە کەنەدا لە ئیسپانیا لە بریتانیا بەشدار لەگەڵمانە ئەمڕۆ تەگوت کو ئەف پێشەنگەهە نۆرمالە پێشەنگەهەکە گرنگە چما گرنگە لەبەر ئەوەی اختیاری ناوەکان اختیارێکی زۆر باشە ئێمە کێشەمان هەیە لەوەی کە ماوەیە کە هەندێ پیشانگە ئەبینین کە کوالیتیان نزمە لەو ئاستایانین بەڵام ئەم پێشانگایە کۆکەرەوەی کۆمەڵێک ناو وەکە چ ناو توش بینەران بێژی کو ناوێن دیارن ئەمە فەیسەڵ لە عیبیمان هەیە کە یەکێکە لە هونەرمەندە گەورەکانی دنیا لێرەدا ئەمڕۆ لە پشتنەوە کارەکانی نمایش کردووە دکتۆر علا بەشیرمان هەیە کە ناوێکی گەورەیە لە ناو ساحەی تەشکیلی عێراقیات جگەل لەوانە محەممەد عارفمان هەیە کە ئێمە شانازی پێوەکەین هونەرمەندێکی کوردی گەورە و دیارە بۆیە ناوەکان نەماوە بەڵام بەرهەمەکانی ماوە لەبەرەوەی هونەر قەت نامرێ هونەر زیندووە بۆیە اختیاری ناوەکان اختیارێکی زۆر زۆر باشە ئێمە دڵمان خۆشە کاتێک دەبینین مستەوای عەرزەکان بەم شێوەیە کاک محەممەد کاتێک یعنی دەما کۆمنت تابلۆیەتە دید یەکسەر منزانی کو ئەف هونەرمەندە کووردە ڕنگان کو جودا بوو ڕەنگێک تابلۆیەندن چما ئەم وێ جودا هەیە دەبینن لەبەر ئەوەی کورد هونەرمەندی کورد لە ناو جوغرافیایەکی جیاوازە شاخی هەیە مێرگی هەیە گردی هەیە گوڵی ڕەنگا و ڕەنگی هەیە کەلتورێکی پڕ لە ڕنگمان هەیە ئێمە لە ناو میلەتی کووردە هەر لە مێژۆ کە هێناومانە ئێمە کاتێک کە ڕسمەکەین کۆمەڵی ڕنگ بەکارهێنین کە لەوانەیە برا هونەرمەندەکانمان لە پارێزەکانی تر ئەو فامیلیە لە ڕنگ بەکار نەهێنن چونکە ئەوان ئەو ڕەنگە زۆرە نابینن وەکو ئێمە کاتێک کەشین نمایشەکەین لە شوێنەکانی تر یەک سەردەناسینەوە
ئەڵێ ئەمە ئیشی هونەرمەندێکی کووردە بەچی بە ڕەنگەکانە هەستی پێگرێت کە ئەوە هونەرمەندێکی کورد کردوێتی. لە پێشەنگە هاتێکەڵبوونێ لە هەولێرە یەک کەسێن کو سەردان کرد میوانێ تایبەتیە بێ پێشەنگە هەیە نونەری حکوومەتە هەرێما کوردستانê لە پۆلەندا کاک زیاد ji ber vê jî dema komûn wî dît min xwest ez guftugûyekê gel bikim bi taybet ku ji wan kesaya bi hezkirên hunerê tê naskirin. Kak Ziyad tu gelekî bixêr hatî bo hewlêrê. Bêje min tu taybet ji bo vê pêşengehê hatiye؟ ناوەڵە خۆشحاڵانە زانیم بە ڕێگای ئامۆزەکەم میران محەممەد عارفکەوە کوڕی هونەرمەند محەممەد عارفە خەبەری دامێ دەزانی چەند حەزم لە هونەرەکە و پێشانگایە چونکە زانیاریم نەبوو دەربارەی ئەو پێشانگایە بەڵام لەگەڵ شاندەچی فەرمی هاتوومە بۆ کوردستان کە سەرۆکی ئەکادمی هونەرە جوانەکانە و جێگیری سەرۆکی ئەکادمی هونەرە جوانەکان و چەند ڕاگری کۆلێژەکانن لەگەڵ نوێنەرانی مۆزەخانەی ئاوشویتس ئیتر بۆ کارێکی تر هاتینە کارێکی پەیوەندی بە هونەر و ئەو شتە گرنگانە هەیە کەوا زۆر بۆ ینی هەر دوور نینە ژ هونەرێک کاک زیادرە ئەو هەردمژی وەیەکێ تێ ناسکردن و حەسکریە هونەرەیە لەوما تە ئەف پێشەنگە چاوا دیت؟ پێشانگایەکی چاکە هیوادارم بەردەوام بن لە پێشاندانی ئەو جۆرە هونەرمەندانەی چاک ڕەسەنەکان بە تایبەتی هونەرمەندان ڕەسەنەکانی کوردستان کەەوە هەندێکیان بەداخەوە لەبیر کراوە و ئەو پێشانگایش لە ئاستەکی بەرزە جوانە شتی چاکە تۆزێک پێوەی دیارەکەوە بەپەلە ئامادەکراوە و زۆر بەقوڵی کوڕەیتەرەکە نەچوویتە ناو بابەتەکە بۆ ئەوەی بیرۆکەیەکی گشتی تەواو هەبێ دەربارەی پێشانگاکە مەبەستی چی بوو لە پێشانگاکە چیە پێشان بدا بەڵام زۆر چاکە و دەستخۆشیان لێ دەکەم. هونەرمەند محەممەد عارف مامێتە دژیانێ دەنەمایە هزار ڕەحمەت لێ بە لێ بەرهەمی وی لەوێ دەرێ سێ تابلۆین وی هاتنە پێشاندان. چوار تابلۆنە هەستێکی چاو بوو بۆ تای دەماکوتە تابلۆین وی لەوێ پێشەنگە هێدیت. ئەوەی من ئێستا خۆشەویستیەکەم بۆ هونەر ئەوە هەموو بەڕێگای مامۆستا محەممەد عارف بوو چکە خۆشەویستترین مامە بوو و هەرچەند کاتم هەبایە حەزم دەکرد لەگەڵ وی جۆی لێ بگرم و لە مەرسەمەکەی بیبینم و بیبینم ئیشەمەوە چونکە کەسێکی بەڕاستی نامۆ بوو تایبەت بوو لەسەرخۆ بوو زۆر مرۆڤ بوو بە هەموو مانای وشە و باشترین هونەرمەندی کوردستان کەوە ناهەر خۆی هونەرمەندێکی چاک بوو بەڵام کۆمەڵێک باشترین هونەرمەندانی کوردستانی پێڕاگەیان و ئێستاش گەنجەکان دەتوانن سوود وەربگرن لە ئەو پەرتوکانەی کەوا نووسی دەربارەی هونەر و زۆر ئەو خزمەتەی کردی و خۆشی هەر دامەزرێنەری کۆلیژی هونەرە جوانەکان بوو. خۆشحاڵم کەوا ڕوودا و هەر کاتێک گرنگی بە هونەر دەدا و ئەم پرژ هونەرە حەز دەکەن ئەم پرژ هونەرە حەز دەکەن وەکە ڕوودا و مامۆستا تو بۆی تێ ناسکردن کوت تابلۆیان کۆم دەکیت تو تابلۆیان دکڕی هەژمارە داویگە هەشتە چ قاسی چەند تابلۆ جەمتە هەنەنها؟ وەڵا لەمێژە لە 6,000 تێپەڕاندووە بە 6,000 جەمە هەبڕوو داوێت ئاخر هەفەی بینا کۆمەکریە لەمێژە حسابم نەکردووە ئەوە یعنی 6,200 دەڕوە ئەها 6,200 ئەوها بژی بەڵێ گەلێکی سپاس بۆتە بۆ بێدە گەلێکی سپاس بۆ بخێر هاتیکە